بجاره دیگل برز دکتر محمد عرب سروک سنتر عربیش بو شروع و چابدریا هیر ج باجر منامه یا پایتخت بحرین دی گنگشه بکن جناب دکتر محمدی تو خیراتش بو کردستان 24 نها کرد لروش حالاتا نواراست رولک بباندور جبو برقرار کردن آشتی و دموکراسی دبینن افرو هنجی دزانم کو کاریزما و کارکتره که بباندور لروش حالاتا نواراست کو سرک وزیر هرما کردستان مسئول بازانی سردانا دو ولاتان کرد گل دو کساتین بباندور ین روش حالاتا نواراست کن بو yani ev curên peywendiyên ku di navbera Herêma Kurdistanê welatên kendav dirûst bûn hek çawa dibînin van cure peywendiyan e? بەڵێ زۆر سپاس بۆ میوانداریکردن ڕاستیەکەی هەوڵە دیبلۆماسیەکانی کورد و حکوومەتی هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە بە درێژایی ماوەی ڕابردوو لە چالاکیەکی زۆر گەورەدا بووە ئێمە لەو ماوەیەدا تێبینیمان کردووە کە سەرۆکی هەرێم بەڕێز نەسیروان بارزانی و سەرۆک وەزیران مەسرور بارزانی و هەروەها سەرکردەی مێژووی کوردیش سەرۆک بارزانی چەند جموزۆڵێکی سیاسی و دیبلۆماسیان هەبووە ئەم جۆرە دیدارانە ڕەهەندی سیاسی کوردستان دەردەخەن لەبەرەوەی ئێستا هەرێمی کوردستان یەکێکە لەو ناوچانەی کە هاوسەنگی هێزی نێودەوڵەتی تێدا دەردەکەوێتەوە دەواازەی لێک تێگەیشتنی هێزە نێودەوڵەتیەکانی شەوەکوەوەی هەرێمی کوردستان خاوەنی هێزێکی دیبلۆماسیە هێڵی بارزانی لە سیاستدا سیاستێکی ئاقڵمەندانەیە سیاست و ئەقڵیەتی ئابوووریە بەر لە هەموو شتێک بۆیە تێبینی ئەومان کردووەوە دەردەکەوێت کە سەردانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان جاچە سەرۆکی هەرێم یاخود سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان یاخود سەرکردەی مێژووی کورد سەرۆک بارزانی بێت هەر هەموو ئەو سەردانانە چەندین شیکردنەوەی جیاواز هەڵدەگرن لەلایەن شڕۆڤەکارانی سیاسی وڵاتانی کەندا و عەرەب بە تایبەتی بەڵێ ناوچەکە پێویستی بە دووبارە گەڕانەوەی هاوسەنگی و دووبارە پێکێنانەوەی هاوپەیمانیتەکانە وا دەردەکەوێت کە ئەم جارە کورد پێداگرن و موکڕن لەسەر ئەوەی هەڵی مێژووی نەدۆڕێن بۆ ئەوەی لە ناوچەکە خۆیان ببینەوە بە تایبەتیش دوای ئەو ڕووداوانەی کە لە سووریا ڕوویاندا برایانی کورد لە سووریا ئێستا پرۆژەیەکی نیشتیمانیان هەیە و لە هەمان کاتدا پرۆژەیەکیان هەیە بۆ پاراستنی مافە مێژوویەکانیان وەکو پێکاتەیەکی سەرەکی سووریا بۆیە پێم وایە ئەم جۆرە سەردانانە لە بەرژەوەندی پێکاتەی کوردن دوور لە وڵاتانی دیکە جاچێ کورد لە تورکیا لە عێراق لە سووریا لە خود لە ئێران یا خود لە کوردانی تارا و گەشت بن بە هەمان شێوە ئەم جۆرە دیدارانە لە بەرژەوەندی کۆدن بەگشتی ئێمە لە نزیکەوە چاودێری دەکەینەوە تێبینی و بە دوواداتون و شڕۆڤە بۆ سیاسەتی بارزانی لە ناوچەکەداکەین کە سیاسەتی هاوپەیمانیتی درێژخایەنە سیاسەتی هاوپەیمانی قوڵە. زۆر باشە کاک دکتۆر یعنی بابەت سووریایە ڕۆژەوا سووریایە هەروەها بابەت ئاگربەستا غەزەیە و ئەف دوو مژارên girîngên کۆمبۆنên سەرۆکوەزیر مەسرور بارزانی دیگەل سەرۆکوەزیرên هەم ئیماراتێ و هەم شایە ئوردنێ بوویە یعنی ڕۆڵێ هەرێما کوردستانê تایبەت یە سەرۆکوەزیران مەسرور بارزانی di berqerarkirina ئاشتیە و ئارامیە لە ڕۆژهەڵاتە ناوەڕاستن چاوە دەبینن کو هەمیشە هەرێما کوردستانی ناوچەیەکە ئارام و سەقامگیر بووە هەوڵدایە di peykerbendiya ئاشتیە و سەقامگیری لە ڕۆژهەڵاتە ناوەڕاستداشی ڕۆلێکی باش هەبیتن هینڤان ڕۆلێ سەرۆکوەزیران مەسرور بارزانی چاوە دەبینن چاوە دەنرخینن. کورد خاوەن ئەزمونێکی زۆر گەورەن لە پرۆسەی سەپاندنی سەقامگیری و ئاوادانکردنەوە هەرێمی کوردستان نمونەیەکی زۆر باشە لە هەرێمی کوردستان گۆڕانکاری زۆر گەورە ڕوویداوە بە تایبەتی لە ماوەی چەندەی ڕابردوودا سەرباری هەموو شتێک هەرێمی کوردستان توانیوێتی ئازادی ڕادەربڕین بپارێزێت ئازادی گەشە سەردن و پەرەپێدانی بەردەوام
و هەروەها هەرێمی کوردستان توانیوێتی مامەڵەی باش لەگەڵ زانیاری ئابووری بکات لە لووتکەی کێشە و ئالۆزی لەگەڵ حکوومەتی ناو فیدرالی لە بەغدا بە هەمان شێوە بۆیە پێویستە جیهان گوێ لە پێشنیازەکانی هەرێمی کوردستان بگرێت لەبەرەوەی هەرێمی کوردستان خاوەن ئەزمونە لەم نێواندەدا وەکو چۆن هەرێمی کوردستان خاوەنی هاوپەیمانێتی مێژووین لەگەڵ کوردانی ناوچەکە و لەگەڵ حکوومەتەکانی ناوچەکە بەگشتی ڕەنگە ئەوان بتوانن ڕۆنلێکی زۆر باش ببینن کە ڕۆڵی سەپاندن و دابینکردنی ئاسایش و سەقەمگیریە لە ناوچەکەدا بۆ ئەوەی بتوانن بە هاوبەشی باش بگەن سەردانی سەرۆک وەزیران مەسرۆ بارزانی بۆ ئوردن لە کات و ساتێکی زۆر هەستیادا بە تایبەتیش کە ئێستا ئوردن قورسایی هەرە گەورەی کە توێتە سەر بۆ ئەوەی کە بتوانێت ئاگربەستی غەزە بپارێزێت لەگەڵ ئیسرائیل نێوان ئیسرائیل و حەماس هەرچەندە ڕێککەوتنەکە ئاگربەستەکە ئێستا ئاگربەستێکی لاوازە چونکە بەشێکی حکوومەتی ئیسرائیل دەستی لە کار کێشاوەتەوە پێداگرن لەسەر ئەوە زۆر باشە دکتۆر ئەنی هەمیشە وڵاتên کەنداف ku dostin û hevalin digel herêma Kurdistanê behsa başbûna peywendiyên siyasî, diplomasî, aborî, giştî gel herêma Kurdistanê dikin dibêjin em hewl didin ku hemahengiyên baştir men hebin digel herêma Kurdistanê. Pisyar ev ye boçî giring e yani ev peywendiyên siyasî û diplomasî û aborî û yani bi şêweyekî giştî yên welatên kendav digel herêma Kurdistanê beref pêş ve biçin. Boçî herêma Kurdistanê giring e bo welatên kendav? بابەتەکە بەم شێوەیە کە گرنگە لە بەرچاومان بێت وڵاتانی کەندا و وڵاتانی دیکەش هەر هەمویان بەو شێوازە لە هەرێمی کوردستان دەڕوانن کە هاوپەیمانێکی متمانە پێکرا واتە هەرێمی کوردستان لە دیدگای ئەواندا یەک ڕووی هەیە لەسەر مێزی گفتوگۆکان قسەی ڕاشکاوی خۆی دەکات ئەوە نییە قسەیەک بکات و قسەیەکی دیکەی لە ژێر مێزەوە هەبێت بۆیە هەموو ئەو وڵاتانەی کە وڵاتی سەقامگیرن خاوەنی ئابووری بژاوە و سەقامگیرن بە دوای هاوپەیمانێتکی ڕازگۆ و ڕاستەقینەدا دەگەڕین بەڵام قسەکردن لەسەر ئەوەی کە پەیوەندی نێوە وڵاتانی کەندا و کورد پەیوەندی زۆر کۆن و ڕێکدا کوتاون و پێشتریش نەمبینیوە کە پەیوەندی بە نشست و خراپ بن بەڵکو هەمیشە پەیوەندی باش بوو هەموو ئەو ڕژێمانی بەسەر عێراقدا هاتوون و ڕۆیشتون کورد هەمان پەیوەندی باشیان لەگەڵ وڵاتانی کەندا و هەبوو ئەو پەیوەندیانی کە بە درێژایی مێژوو لەگەڵ هاوپەیمانە کەنداویەکان چنیویانە بۆیە پێم وایە ئەمڕۆ هەرێمی کوردستان دەتوانێت ڕۆڵێکی زۆر گرنگ ببینێت لە سەقامگیری ناوچەکەدا و هەروەها لە دیاریکردنی سەر و سیمای قۆناغی داهاتوی پەیوەندەکانی عەرەبی و تورک هەروەها پەیوەندەکانی عرب لەگەڵ کورد و تورکیا بە هەمان شێوە بەتابەتیش کە پێگەی هەرێمی کوردستان پێگەیەکی سیاسی قوڵە و هەڵگیری ئەو قوڵاییە مێژوویەکە لە سەرۆک بارزانیدا بەرجەستە دەبێت هەموو ئەم شتانە دەکرێت ببنە هۆکاری ئەوەی کە لێک تێگەیشتن لە نێوان وڵاتانی ناوچەکە لە نێوان تەواوی ناوچەکە دروست ببێت بۆ ئەوەی کە بتوانن لەلایەکی دیکە مافەکانی کوردیش لە سووریای نوێدا بپارێزن ئەمانە هەمویان بەرپرسیارەتی مێژووین و کەوتوتە سەر شانی قوتابخانەی بارزانی لە سیاستکردندا بۆیە تێبینی ئەوە دەکرێت سیاسەکانی کورد لە سووریا و خەڵکی کوردی ئاسایی لە سووریا لە پێگە کۆمەڵایەتەکان لە هەڵوێستی ڕژد و زدیانەی حکوومەتی هەرێمی کوردستان دەڕوانن من دەتوانم بڵێم هەرێمی کوردستان ئەمڕۆ دەرچەی هاوپەیمانەتیەکانی داهاتووە و ڕەنگە هاوپەیمانی تورکی و عەرەبی لەوێ ببەستێن هاوپەیمانی عەرەبی و فارسی بامان شێوە لەگەڵ ئێراندا کورد ڕۆڵێکی زۆر هاوسەنگی مێژووی دەبینن لە ناوچەکەدا ئێمە تەواو پشتمان بەستووە بە پەیوەندەکانی کورد و عەرەب و بە تایبەتی لە عێراق پەیوەندی قوڵ و مێژووین و لەسەر بنەمای ڕێزگرتن و بەرژەوەندی دکتۆر ئەگەر پرسا داوی ئەوە بیتن دەگەلم جوانی بەحسا پێزبوونا پەیوەندیên کورد و عەرەبان بەحەز کرد تایبەت کارێکتەربوونا کوردان هەرێما کوردستانê سەرکرداتیە سەرۆک بارزانی و سەرۆکی حکوومەتی مەسرور بارزانی دە ڕۆژهەڵاتە ناوەڕاست دە تایبەت دەگەل وڵاتên کەندا و وڵاتên عەرەبی پرسیار ئەوەیە هێزبوونا ئەف پەیوەندیانە باشبوونا ئەف پەیوەندیên di navbera herêma Kurdistanê digel welatên عەرەب yan bijin digel welatên kenda yani pîwist e Kurd çi bikin ji bo vê çendê kar li ser van derfetane bikin
لسروان پیوندیانه بکتن جبو باشبونا یعنی برف پیشوچونا دهاتویا کردان ده نافچه دا یعنی بشن هرما کردستان ده روشهلاتان آوراز دا دوا سەردانەکانی سەرۆکوەزیران من تەنیا باسی دوا سەردانەکانی ڕابردوو ناکەم بەڵکو سەردانەکانی پێشووتریش دەکەم کە سەردانی بەهێزکردنی پەیوەندیەکانی وڵاتانی کەندا و هەرێمی کوردستان بوون لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا ئەمە زۆر بە ڕوونی دەرکەوتووە کە دەبێتە هۆکاری هێنانی و بەرهێنانی کەندا و بۆ هەرێمی کوردستان و هاندانی و بەرهێنانی عەرەبی بە شێوەیەکی گشتی بۆ ڕوو لە هەرێمی کوردستان بکەم پێگەی ئابووری باس لەوە دەکات کە سەرمایەداری پێویستی بە سەقامگیری و ئاساییشە ئەو دوو تایبەتمەندیش لە هەرێمی کوردستان تەواو بەدی دەکرێن من پێم وایە کورد خاوەنی دیدگایەکی زۆر ڕوونن لەبارەی پەیوەندی ئابووری و سیاسی و ئەو دوو چەمکە چۆن بە یەکتری کار دەکەن و چۆن دەتوانن پەیوەندی سیاسی تونند و تۆڵ لە دەواازەیەکی ئابوووریەوە بێت کورد توانیویانە پەیوەندی سیاسی زۆر ڕوون و ئاشکرا لەگەڵ وڵاتانی دراوسێ بەدی بهێنن و هەروەها کورد توانیویانە ببنە خاوەنی خاکێکی بەپیت بۆ هێنانی ئابوووریەکی باش و بەرهێنان بە تایبەتیش کە سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان تا ئێستا وەکو پێویست دەرنەکەوتون تاکو ئێستاش چەند بابەتێکی زۆر بە بەها هەن وەکو یۆرانیۆم و ئەڵماس و زێرکە لە هەرێمی کوردستاندا هەن بەڵام تاکو ئێستا با بڵێن دەرنەهێنراون ئێمە لە ناوەندەکەی خۆمان چەندین کانزای دەگمەنمان لە هەرێمی کوردستان دۆزیوەتەوە ئێستا کاتی ئەوەیە هەرێمی کوردستان ڕوو لە ئابووری نوێ بکات کاتی ئەوەیە هەرێمی کوردستان ڕوو لە ئابووری ژیری دەستکرد و ئەم بابەتانە بکات هەربژت دکتۆر محەممەد عەرەب سەرۆکێ سنتەری عەرەبیش بۆ شڕۆڤە و چاودێریە هێرش باشێرە بەنامەیە پایتەختێ بەحرێنت گەلمە بووی گەلێکی سوپاس جەنابێ دکتۆری هەرە بن